قەبزی لە منداڵاندا. لەم بارەیەوە دکتۆر وریا ناسح سابر پسپۆڕی نەشتەرگەری مناڵان و تازە لەدایکبووان دەڵێت قەبزی لە منداڵاندا بریتیە لەوەی کە منداڵەکە کەمتر لە 3 جار پیسایی دەکات لە هەفتەیەکدا و یان پیسایی دەکات بەڵام پیسایەکی ڕق و بە ئازارە. نیشانەکانی لە منداڵانی تازە لەدایک بوو بریتیە لەوەی کە منداڵەکە بۆ ماوەی زیاتر لە 24 کاتژمێر هیچ پیساییەک ناکات و نیشانەکانی لە منداڵی گەورەتر بریتیە لە ئازاری سک، ئاوسانی سک، ڕەشانەوە، کەمبوونەوەی ئارەزووی خواردن. زۆربەی قەبزی لە منداڵاندا چارەسەر دەکرێت لە ڕێگەی ڕێککردنەوە و گۆڕانکاری لە کاتی خواردن و خەو و جۆری خواردن لەگەڵ پێدانی دەرمانی تایبەت بە قەبزی و لە هەندێک حاڵەتی کەمدا پێویست بە ئەنجامدانی نەشتەرگەری دەکات وەک شەلەلقۆڵۆن یان دروست نەبوونی کۆم. خاڵێکی زۆر گرنگ بۆ دایکان و باوکان و کەسی چارەسەرکار بریتیە لەوەی پشودرێژ و ئارامگر بن لە کاتی دووچاربوونی منداڵەکانمان بە قەبزی لەبەرەوەی زۆر جار و بە تایبەتی ئەگەر بۆ ماوەیەکی زۆر دووچاری قەبزی بن کاتی زۆرتریان دەوێت بۆ چارەسەر. سمارت وەرچەرخانە